لە سلێمانی مامۆستایانی ناڕازی جارێکی دیکە هاتنەوە سەرشەقام چەند داواکاریەکیان هەبوو، بەڵام ئەوەندەی نەخایەن بەبێ ئەوەی هیچ بەڵێنێکیان پێ بدرێت گەڕانەوە ماڵەوە. لە هەڵەبجا داوا لە پارێزگار ئەکرێت بچێتە بەغدا بۆ ئەوەی زەرەر و زیانی ئاگرا سێ ڕۆژەکەی شارەکەی لە بەغدا وەربگرێتەوە. سڵاوتان لێبێت. جارێکی دیکە مامۆستایانی ناڕازی سلێمانی هاتنە سەر جادە و بۆ موسە و خراپی وەزعی گوزەرانیان دەنجیان هەڵبڕی، بەڵام ئەمجارە نەژمارەیان زۆر بوو، نەگرتبوونەوەکەش زۆری خایاند. بۆ 45 خولەک ساییدێکی شەقامی سالمیان لە بەردەم پەروەردەی سلێمانیدا خست و دواتر بێ ئەوەی هیچ وعدێکیان پێ بدرێت شەقامەکەیان چۆڵکردن و ڕۆیشتنەوە ماڵەوە. هەندێک لەو مامۆستایانە قسەیان بۆ مایکی 1964 کرد و یەکێکیان وتی 30 ساڵە خزمەت ئەەکەم، ڕۆژ هەیە پارەی بنزین و ڕۆنی سیارەکەشم پێ نییە. مامۆستایەکی دیکەش بە دڵێکی پڕەوە دەڵێت هەڵوێست وەرگرتن بە 500 کەس و تەنانەت بە 1000 کەسیش ناکرێت. حەقوایە ئەوانەی خۆیان بە مافخورا و دەزانن بەشداری بکەن و بەیەکەوە بێنە سەر شەقام. یەک کۆمەڵ شۆفڵ و حەفارە و گرێدەر لە لای گوندی هەنارانی خوار و تەقەتەقیان دێت. قۆڵیان لێ هەڵماڕیوە بۆ تەواوکردنی بەنداوە گەورەکەی چاقچاق. ئەگەر پارەیان لێ نەبڕێت بێگومان ئەڵێن تێنوێتی سلەیمانی ئەشێنێت. عەبدوڵڵا حەبیبوڵڵا سەرپەرشتیاری پرۆژەکە بە 1964 وت بەنداوەکە لەوەی جاران گەورەتر ئەکرێت و ئەگەر پارەمان بۆ سەرف بکەن بە 2 ساڵ تەواوی ئەەکەین. دوایی گەورەکردن 9 ملیۆن لیتر ئاو گل ئەداتەوە. بەنداوی چەقچەق کە جاران پێیان ئەوت چەقچەقی دوو لە ژووروی سلەیمانیە و ئەکەوێتە نێوان هەردوو گوندی هەنارانی خوار و چەقچەق. 10 ساڵێک ئەبێت ئیشی تیاوەستاوە بە هەمووی 130 کارەکانی تەواو بووە، بەڵام ئەمجارە هەوڵەکان زدین و خەڵکی گوندەکانیش دڵیان پێخۆشە و ئەڵێن هیوادارین حەملەی هەڵبژاردن نەبێ و بەنداوەکە تەواو بکەن. ڕۆژنامەنووسێک داوا لە نوخشە ناسح پارێزگاری هەڵەبجە ئەکات هەر بەو هەلیکۆپتەرە سوورەی بەسەر ئاگرەکەدا ئەسوڕایەوە بچێتە بەغدا و قەرەبوو وەربگرێتەوە، ئەوی شەڵێ بەسەرچاو. ئاسۆ عەبدوڵلەتیف لە فەیسبووکی خۆی نووسیویەتی ئەو ئیزماع و ئیرادە و دڵسۆزیەی دروست بوو بۆ کارەساتی ئاگرکەوتنەوەکەی ناوچەی کۆکۆیی گرنگە، وانە و پەندی ئەخلاقی و سیاسی لێوەربگرین. دەشڵێت پێشنیارەکەم جەنابی پارێزگار هەر بەو مۆتیڤ و ئیحساسە بەرزەوە لەگەڵ تیمەکەی نەوەستێ و بچێتە بەغدا و ڕاستپاردە و زیان و دەرخستەکانی ئەو کارەساتە کۆی خەم و ژان و ئازار و داواکاریەکانی تری پارێزگاکەی بگەێنێتە دەسەڵاتداران بۆ ئەوەی جارێکی دیکە ڕووداوی وە دروست نەبنەوە. نوخشە ناسیحیش بابەتەکەی شەیر کردووە و لەسەری نووسیوە بەسەرچاو. ئەی ڕەقیب هەرماوە قەومی کورزمان نایشێنێ دانەی تۆپی زەمان. هەمومان دەزانین ئەمە سرودی نیشتیمانی و شعری شاعیری ناودار دڵدارە. لە کارگەی مافوری کۆی خانمێکی دەسەڕەنجین خەریکی نەخشاندنی ئەم شعرە و وێنەی شاعیرەکەی لەسەر فەرشێک. وەستاکەی ترسی هەیە فەرشەکە تەواو نەکات و کارگەکەی کۆیە دابخرێت. کارگەکە زیاتر لە نیو سەدەیە و لە ساڵی 1970ەوە پشت ئەستور بە دەست و مەچەکی خانمان دەستی بەکار کردووە. وەک کاوە عوسمانی بەڕێوەبەر ئەڵێ سەردەمانێک 200 فەرمانبەریان هەبوو، بەڵام ئێستا فەرمانبەرەکانیان کەمتر لە 30 کەسن کە کار لە کارگەکە ئەکەن. ساڵانە ژمارەیان خانەنشین دەبن و ئەگەر کەسی تازەیان بۆ دانەمەزرێ ڕەنگە لە داهاتوو کارگەکە بە یەکجاری دابخرێت. تەنیا ماوەی 5 ڕۆژ ماوە بۆ ئەوانەی کە تاکو ئێستا فۆرمی خۆراکیان بە ئەلکترۆنی نەکردووە. لە دوای ئەوە بێگومان ئەبێتە پارە. سەرنجتان بۆ هەواڵێک ڕائەکێشم کە خۆراکی سلەیمانی بڵاوی کردوتەوە. باس لەوە ئەکات کە ماوەی 5 ڕۆژی تر هەر کەسێک بەدەم داواکاری پێشتریان نەچێئی فەرمانگەکانی پسولەی خۆراک کە پسولەکانیان بکەن بە ئەلکترۆنی. ئەوە لە ڕۆژی 25 ئەم مانگەوە لە دوای ئەوە ئەبێتە پارە بۆ هەر کەسێک ئەبێ 10,000 دینار پارە بدرێت. جا گرنگ ئەوێ هاوڵاتیان زوو فریای خۆیان کەون بە تایبەتیش ئەوانەی کە تاکو ئێستا نەکەوتونەتە ناو ئەو سیستەمە نوێیە کە سیستەمەکە نەکەریمی کوردستان بەڵکو هەموو عراقی گرتوتەوە. گرنگە ئەوانیش خۆیان بخەنە سیستەمەکە و بەبێ بەرامبەر ناویان تۆمار بکرێت.
هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەمولایەکتان.